طبعا مەسەلەی داهات لە هەرێمی کوردستان یەکێکە لەو گرفتانەی کە ئێستا بۆتە قسە و باسی ڕۆژ و یەکێکە لەو گرفتانەی کە بۆتە ئاسنگ لە بەردەم بەشێکی زۆری موچەخۆران لە دەڤەری سلەیمانی و دەوروبەری کە ئێمە پێمان وایە ئەبێ پەرلەمانی کوردستان لیژنەیەکی هاوبەشی کۆی فراکسیۆنەکان پێک بهێنێت بینێرێتە هەموو ناوچە جیاوازەکان بۆ ئەوەی لە ڕاست و دروستی ئەو دەنگۆیانە تێبگەین کە ئایا بۆ لە دەڤەرێکە داهات کەمی کردووە لە دەڤەرێکی کە داهات زیای کردو هۆکارەکان چییە ئەو ئاستەنگانە چییە کە بۆتە هۆی ئەوەی کە داهات لە ناوچێک لە ناوچەکان لە کوردستانە کەم بکاتەوە و ئەو ئاستەنگانە چییە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچەی خەڵقی سلێمانی و دەوروبەری بدات لە کاتێکە ئێستا مانگی پێنجە ئەبوو ینی پێشببینی ئەو کرا موچەی مانگی 4 دابش بکرا و تەنانەت ئامادەی بۆ موچەی مانگی 5 بکرا بەڵام هێشتا زۆرێک لە موچەخۆران گرفتی ئەویان هەیە موچەی مانگی 3 وەرنەگرتووە کە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان بۆی ئێمە پێمان گرنگە ئەو لیژنەیە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پێکی بێنێت بە زووترین کات سەردانی هەموو ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بکە هەر لە زاخۆ هەتا ئەگاتە خانەقین و پەروێزخان باشماخ بۆی کۆی ئەو سنوورانەی کە بڵین مەرزیانتیایە و داهات کۆکەنەوە بۆ هەرێمی کوردستان بزانین گرفت و ئاستەنگەکان چییە یا هۆکارەکان چین کە داهات کەم ئەکا لە ناوچێک بۆی بتوانین گرفتی موچەش چارەسەر بێ و ئێمە ئەبێ بەڕاستی جەخت لەوەش بکەینەوە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی کۆی خەڵکی کوردستانە حکوومەتی سنوورێک نیە و حکوومەتی سنوورەکەی تر نەبێ بۆیە بەرپرسیارەتی لە عەدالەت و لە پەیڕەوکردنی دادپەروەری کۆمەڵایەتی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەبێ ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێ و ئەبێ پارتی و یەکێتیش بەڕاستی هەماهەنگ و هاوکار بن لەوەی کە داهات بە ڕێکوپێکی کۆ بکەنەوانێ و بتوانن ئەم داهاتە تەسلیم بکەن بە پێی ئەو ڕێژەی ڕێکەوتنی کە خۆیان داویانە پێشتر ڕێکەوتنێکیان کردو کە لە ساڵ چلووسیان لە دەڤەری سلەیمانی داهات تەسلیم بکات بە وەزارەتی دارایی و لە دەڤەری پارتیش بڵین لە هەولێر و دوهۆک لە ساڵ 57 ئەو داهاتە تەسلیم بکرێت بۆ ئەوی بتوانن بە هەماهەنگی لەگەڵ پارەی فرۆشتنی نەوت لەگەڵ ئەو پارەی لە هاوپەیمانانەوە هەیە لەگەڵ ئەو 200 میلیاری کە لە عێراقەوە دێ بتوان لە کات و ساتی خۆیان موچەدا بەش بکرێ و بتوان خەدەمات و خزمەت گوزاریەکان بە هاوڵاتیان بگاوە بتوان ئەو گرێبەستانی کە هی کۆمپانیەکانی پاکەرێ و ئێستا هەمومانە بین گرفتێکی گەورەیە بە تایبەتی لە دەڤەری پشدەر و ڕانی و قەڵاتزێ کە ئەو کۆمپانیانە ناتوانن کرێکارەکان بن و کۆمپانیەکان پەکی کەوتەوە وای لێ هاتۆ خەریکە شار ئەبێتە زەبڵخانەیەک لەو دەڤەرە ئەبێت چارەسەری کۆی هەموو ئەم پرۆسانە بکرێت ئێمە ئەگەر دیقەت بین لە چەند مانگی ڕابردووە وەزیری دارایی هەڵوێستێکی سیاسی نوان بەرامبەر ئەوەی کە ئەبێ پارتی و یەکێتی هەماهەنگ و هاوکار بن بۆ ئەوەی بتوانن لە کات و ساتی خۆیدا گرفتی موچە چارەسەر بکەن و موچە دابش بکەن بەداخەوە ئەو سەروەختە کاک ئاوات ئەو هەڵوێستەی نوان کە خۆی بۆ خۆی هاتە ناوچەکان و متابع بوو لەسەر جۆری کۆکردنەوەی داهات تەنانەت کارگەیە ئەوەی کە داوای ئەوە بکات دەست لە کار بکێشێتەوە بەڵام هەردوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان خۆیان وعدی ئەوەیاندا کە ئەبێ هاوکار و یارمەتی دەرئەبن بۆ وەزیری دارایی و داهات دەخەنەوە بەردەستی من ئێستا دەپرسم لیان ئێستا ئاستەنگ چێ بۆ ئەوی کە داهات ناخەنەوە بەردەمی بۆچی وا ئەکەن ئیحراجی بۆ هەر هەمومان دروست بێ بۆچی وا ئەکەن خەڵکی هەرێمی کوردستان لە بارێکی ناهەمواری قەیراناوی پڕ ڕەزالەت و پڕ قورسایی ژیان بەسەر بەرێ بۆچی وا ئەکەن لە کات و ساتی خۆیدا موچە دابەش ناکرێ ئەرکی هەردوو پارتەکەیە داهات بە ڕێکوپێکی بە شەفافی و بەڕوون و ڕاشکاوی تەسلیم بە وەزارەتی دارایی بکەن و حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی کۆی خەڵکی کوردستان بێ و بتوانن هەمویان سوودمەند بن لە داهاتی لە خەدەماتی لە هەموو ئەو پێویستیانەی کە لە ڕووی ژیانی و تەندروستی و پەروەردەی و خەڵک پێویستێتی بۆیان دابین بکرێ بەنامەیەکمان لەسەر ئەو ڕەوشەی خراپی خەڵکی کوردستان و لەسەر ئەوەی کە پەرلەمان دەرگای داخراوە و کارەکانی هەڵپەسێراوە بڵاو کردەوە و فشاریشمان کردو لەوەی کە پەرلەمان ئەبێ کارا بکرێتەوە هەر شتێک و هەر ئاستەنگێکەیە لە بەردەم سەرۆکاتی پەرلەمان کە ڕێگرێت لەوەی کە دانیشتەکانی خۆی بەڕێوە نەبات ئەبێ ئەو ئاستەنگانە نەهێڵرێ ئەبێ هێز و لانە سیاسیەکان بێنە سەر مێزی گفتوگۆ
ئەبێ دەرس لە هەموو ئەو ڕابردووە تاڵ و ناخۆش و ئەو ئەزمونانەی ڕابردوو کە بە شەڕی ناوخۆ و باد و ئیدارەی بردمانە سەر دەرسی لێوەربگیرێت و بتوانین ئێمە هەمومان لەسەر مێزێک کۆ ببینەوە هێزولایانانە و ئەوەی کە گرفتە لەسەر مەسلەی یاسای هەڵبژاردن لەسەر مەسلەی کاراکردنەوەی کۆمسیۆن لەسەر پۆستی سەرۆکی کۆمار لەسەر مەسلەی ئەم داهاتی کە ئێستا جەنابتان لەو ساپرسیار لە من ئەەکەی لەسەری ئەبێ ئەمانە هەمووی ڕۆن و ڕاشکا و چارەسەر بکرێت و نابێت هەرێکێک لە ماڵی خۆی و لە شوێنێک دانیشت بێ بیر لەو بکاتەوانێ چارەسەرێکی پێبێت لە کاتێکانەیە لەسەر مێزی گفتوگۆ چارەسەرەکان بۆ یەکتری دەرببڕن و بتوانن هاوکار و هەماهنگ بن بۆی ئێمە ینی یەکێک لەو داواکاریانەمان لە سەرۆکاتی پەرلەمان ئەوە بۆ کە ئەرکی ئەوە هەموو هێزولانە سیاسەکان بێنێتە سەر مێزی گفتوگۆ و بتوانێت مصالحەیەک لە بینی هەموو هێزولانە سیاسەکان بکا بۆ ڕەوینەوەی ئەو دوورکەوتنەوەیان لە یەکتری و هێنانەوەیان بۆ سەر مێزی گفتوگۆ و دووهەمیشیان بۆ چارەسەرکردنی کۆی ئەو قەیرانانی کە ئێستا لە هەرێم هەیە مەسلەی قەیرانی موچێ مەسلەی قەیرانی کەرتی گشتی تەندروستیە مەسلەی نەبوونی خزمەت گوزاریەکانە مەسلەی نەبوونی ئەو کۆمپانیانی کە کۆمپانیای پاکەرەوەن بۆ خستەخانەکان بۆ شەقام و جادەوبانەکان کەمانە هەمویان عقدەکانیان کۆتایی هاتوو کەمانە ئەرکی پەرلەمانە کابێ بە دوواداچوون بکرێ و ئەبێ جەخت بکەینەوە لەوەی کە هەمومان بتوانین ئەوانش چارەسەر بکەین و گفتوگۆ بکەین و ڕاستپاردە یا بڕیاری لەسەر بدەین کە حکوومەت مولزم بکەین پێوی